خۆشەویستان سڵاوتان لێبێ هیوادارین هەموو لایەکتان دروست بن و ئەمڕۆژ پێمان خۆش بوو لە بەرنامەیەکی تایبەتدا پێتان شاد بین لەگەڵێکی لە خاتونە بەڕێزەکان خات و هێرۆ گەیچێکە لەو خاتونانەی کە خزمەتێکی بەرچاوی کردووە ئەمڕۆ لێ پرسین خات و هێرۆ بەخێر بێ. زۆر سپاس کاگۆ بەڕێزی خات و هێرۆ ئەمانەیە کۆمەڵێ پرسیار باس بکەین ئەمڕۆ سەبارەت بە ڕۆڵی ئافرەت سەبارەت بە بواری نیشتیمان و خاک و خەڵک و سەرەتا ئەمەوێ باسی ڕۆڵی ئافرەت بکەین لە بەریتانیا. ئافرەت چ ڕۆڵێکی هەیە لە بەریتانیا؟ زۆر سپاسانەکەم بۆم چاوپێکەوتنە. ڕۆڵی ئافرەتی کورد زۆر گرنگە لە بەریتانیا چونکە من وەکو تەمەنێکم هەبوو بەڕاستی کاتمەتە بەریتانیا لە ساڵی 2006 هاتم بۆ بەریتانیا بە ڤیزەی زەواج هاتووم. سوپاس دەکەم مەمنون. ئافرەتی کورد کوردایەتی خۆ ناشنامەی خۆی و کوردایەتی و نەتەوەی دیارە لە کوردستان بەسکەی لە ئێرە طبعا ئەگەر خۆمان ئاگاداری خۆمان نەبین وەکو دایکێک وەکو ژنێک وەکو خوشکێک وەکو بڵین بواری زۆرە ئافرەت لە کۆمەڵگەیە ئەگەر خۆمان ئاگاداری خۆمان نەبی ناسنامەی کوردایەتی و نەتەوەی خۆمان نەدەزەین لەبەرەوە ئەرکەکە زۆر قورسە لە لایەکەوە ئەرکێکی کەشمان هەیە ئەرکی چوونە دەرە و ئیشکردن شان بەشانی پیاوان چونکە حیاتی ئەوروپا وەکو هەمومان ئەیزانین و ئێستش قورستر بۆ بوارەکان. ئەمێ لێرە قەوسێ وەرگرم کاتێک کە ئافرەتێکی کورد دێتە ئەم وڵاتەوە قورس نییە بۆ ئافرەتە بتوانێت مناڵێ پەروەردە بکە هەر بە زمانی کوردی قسە بکە لە ماڵەوە ئەمێ باسی ئەوم بۆ پێ پرۆسەیە چۆن بوو یەکەم جارکە وەک ئافرەتێکی کورد هاتی بۆ ئێرە توانی مناڵەکانە بە شێوازێ پەروەردەکەین لە ماڵەوە بە کوردی قسە بکەن چونکە بەڕاستی زۆر بنە ماڵەمان هەیە لێرە لە ماڵیشەوە بە ئینگلیزی قساکەن زمانە کوردیەکان پەرتەوازە کردووە. چیت هەیە بۆ ئەمە چۆن بوو پرۆسەیە؟ تەوان زۆر زەحمەتە ئەم پرسیارە لەگەڵ پرسیاری یەکەمان یەکەگرێتەوە لەوەیە کە ڕۆڵی دیسان ئافرەتی کووردە کە بێ پێ بە مامۆستاش هەم دایکە هەم خێزانی پیاوێکە هەم ئیشەکە شان بەشانی پیاوەکە هەم ئەبێ ببێ بە مامۆستا و پەروەردەی کوردی منوەکو خۆم یعنی کە لە کوردستانی زەواج ئەەکەی ئەو ڕۆڵە ناکەوێتە سەرە لەوەری کە سوکارێ لە دەورە بەسکەیت ئێرە منەکو خۆم کە سوکارێکی ئەو تۆم لە دەور نەبووە ماڵە دایکەمەکو ئەبێ بە ماڵە باوان نەنک و باپیر و مناڵیش زۆر لە نەنک و باپیر و خاوان و ماڵە پور و خزم و کەس و دراوسێ و لێرە و کەسانە نیزەڵەن سەپۆت ئەو یارمەتیانە هیچی نییە ئەکەوێتە سەر دایکەکە زۆر زەحمەتە کێشەیەکی کە دروستە بێ لەویە هەکار بە دایکەکە بۆ باوکەکە کێشەکە چارەسەر ناکرێت زوربەی مناڵەکان تووشی نەخۆشیەکە بن نەخۆشیەکە پێوترێ بە ئینگلیزی پێوترێ دیسۆردەر لانگویج لە مێشکایە ئەو نەخۆشیە زمانەکانیان لێ تێکەڵە بێ لێ پێش و دوا ئەبێ لە پێشا فێری ئینگلیزیە بنەگە لە بەریتانیا بنە وڵاتەکانی کە هەر کەسە بەپی وڵاتی خۆی ئینجا دوایی زمانە کوردیەکە هەڵ ئەگرن بۆیە زوربەی مناڵانی ئەوروپا و خاستن بەریتانیا زمانی کوردیان دوا ئەکەوێت ئەگەر دایک و باوکەکە زۆر ئاگادار نەبن. من خۆم وەکو خۆم لە ماڵی خۆم ئەو ئەزمونم بەسەر هاتووکەم باش من لە حاڵەتێکی کە من مناڵە ماڵ برادرم کە سوکار خزم یاخود ئەو کەسانەی کە لێرە ژینیان ناسم هەورامی یعنی هەورامیەکە قسەکەن سۆرانیەکە قسەکەن ئینگلیزیەکەش قسەکەن یعنی مە سێ زمانە خی گەورە مرۆڤی وا دروست کردووە کە فێری 11 زمان بەر و زیاتریش ببێت. ئەم هۆکارانە بۆ چییە گەڕێنیتەوە؟ ئایا دایک و باوکەکەشە بە ئینگلیزی قساکەن بۆی کوردیەکە پەرتەوازە بێت یاخود حەز ناکەم بە کوردیەکە قسە بکەم بۆی مناڵەکان بە ئینگلیزی فێر ببێت؟ پرسیارەکە چەند وەڵامێک لە خۆیەگرێت چەند بوارێک ئەگرێتەوە طبعا چونکە پرسیارەکە گشتیە یەکەمیان بواری یەکەمیان کە من بۆی ئەچم کە خۆشم تووشی ئەو کێشەیە بووم بۆ ئەزمونات تێپەڕێم یەکەم هەز بە قورسایی ئەوە ناکەن کە مناڵەکانیان گەورە بێ کە لە مناڵیا فێر نەبێت چەند زەحمەتە ئەمە یەکەم. دووەم چەند هەموو شتێک هەموو کێشەیەک چەند هۆکارێکی هەیە هۆکارێکێک لەوانە لە بەریتانیا نازان وڵاتەکانی کە ئەوروپا زۆر بە زووی مناڵە چێتە مەکتەب کە 3 ساڵم لەبەرەوەی من ئافرەتێک بووم خوێنومە و شانبەشانی باوکی مناڵەکان ئیشم کردووە مەجبور بووم کە لە 2 ساڵیەوە مناڵەکانم بنێرم بۆ ڕەوزە و بۆ حەزانە ڕەوزە و حەزانەش هەمووی بە ئینگلیزیە لەو کاتەوە کە تۆ بەجیانە هەڵی لە ڕەوزە و لە حەزانەکە زمانی دووەم فێر ئەبن دوایی زەحمەتە زمانی دای کاتێکی کەمیشیان لەگەڵا بەسەرەبەی ئەمە ئەوە وەکو جەنابیش یعنی ئاماژەم پێکە لە پرسیاری ڕابردووە زمان بەگشتی ئەمە زانستێک لە پشتیوێتی زمان توانایە ئەگەر قەناعەت بەوە بکەین کە زمان توانایە هەموو مناڵێک وەکو یەک توانای زمان فێربوونی نییە ڕاستە ئەڵەن مناڵ هەتاکو 8 ساڵ هەتاکو 10 ساڵ هەتاکو 8 ساڵ 10 زمان فێرە بێ من مناڵەکانی خۆم
زۆر زۆر بە زەحمەت زۆر ناخۆشە زۆر قورسە لەسەر زمانم ئەمە بڵم زۆر زۆر بە زەحمەت کوردی فێر بۆ کارەکەی ئەوە بووە دەوروبەرتان کوردی کەم لێ بۆیە تێکەڵاوی کەمترین کورد و مناڵی کورد بوون کارەکە ئەو شتەیە سەرەتا کە هاتم 2006 لە بێرمینگهام ژیان بێرمینگهام بەناوبانگە بۆی کوردێکی زۆری تایە لەگەڵ کووردا زۆر تێکەڵ بووم بەس خەڵک کە من ئەبینێ ئەڵەن بەداخەوە کە تۆ خۆت ئافرەتێکی ماشەڵا زمانێکی پارا و زمانی کوردیم تەواو کردوە یاسان بە زمانی کوردی داناوە و نووسیوە و بەڵام لەگەڵ مناڵەکانە زۆر زۆر بە زەحمەت ئێستش خەریکم بەڵام لەبەر ئەوی من مامۆستای سەرەتایی نەبووم لە کوردستان یاچە ڕێگەکەم هەڵە بوو بێ بۆ فێربوونی بۆ فێرکردنی مناڵەکانم ئیتر نازانم مەبەستەکەم گەیشتیانە هۆکاری زۆر زۆرە لەوانەیە نەمتوانی بێ هەمووی کۆکەمەوە لە خاڵێکا بەڵام هەنێکیان بە کورتی و بە سوودی هەنێکیان کەم تەرخەمی دایک و باوکەکانە هەنێکیشیان نەگەڕێتەوە بۆ توانای زمان بەڵام ئێستا ئەو کاتی کە ئێمەش هاتین لەوانەیە پێش ئێمەش ئەو ئەزمونە نەبوو بێ کە چەند زەحمەت هیچ خوێندنگەیەکی کوردی نییە لە ناوچەکەی ئێوە ئێستا بتوانم مناڵەکانتان بەرنم خوێندنی کوردی من خۆم لە شاری ستۆکۆلم ترێند ئەژین داوای لە بردنەکەم لە پێشاگیرم چوو باسی بکەم لە کوێنی شتەجێم لە بەریتانیا دوو خوێندنگەی کوردی لێبوو خوێندنگەیەکیان نەما و ئێستا ئاگاداری خوێندنگەکەی کەنیم چونکە ئەو مامۆستانی بەڕێیان ئەبردوەکو خۆ بەخەژوا بوون خۆشیان ئیشوکاری کەیان هەبوو لەوانەیە ئێستش بەڕێوەی بەرن دیسان ئەچێتەوە بۆ لایەنەکەی ئەوروپا کە ئیش ئەەکەیت و ئەخوێنی کاتە نابێ بیان بۆ مزگەوت و کاتە نابێ بیان بۆ خوێندنگەوە لەو هەر یەک ڕۆژ بوو بەڵام مناڵەکانی ئێرە لەبەرەوەی پەروەردەیەکن لە مەکتەبێکی ئینگلیزا کە ئەچنە مەکتەبە کوردیەکە ئەگەر هەمان پەروەردە و بە هەمان زمانی شیرین و بە نەرمی تعاملیان لەگەڵ نەکرێ ناچنەوە بۆ مەکتەبە کوردەکەیەک لە کێشەی کوڕکچەکان بوو کە نەچوونەوە زۆر بە نەرمی خڵس و کەوتیان لەگەڵا کردبوون مامۆستاکان بەڵام هێشتا ئەیان و نەگەیشتبوونە زۆر باش بوون زۆر بە نەرمی تعاملیان لەگەڵاکردن بەس چونکە ئەو مامۆستانن چونکە خۆبەخشن ناتوانێت ئەو شوێنی وەکو مەکتەب بۆیان دابینکەن شوێنی یاریان بۆ دابینکەن مناڵەکانی من ئەیاندا یاریەکە کیفایەت نییە بەس نییە بۆ ئەوەی ئێمە بخوێنین مەجبورم لە ماڵەوە لەگەڵیانە هەوڵ بڵم دەستە خۆش بێ مامۆستا هێرۆ باڵێ مامۆستا هێرۆ دەستە خۆش بێ شانازی پێواکەین ئەگەر شتێکی کەما بێت لە کۆتایی بەرنامەکەیە بێڵە یا شتێکی کە هەبێت زۆر مەمنونم زۆر سپاس بەڕێزی و گەورەی خۆتە شانازی خۆتە زۆر سپاس دەکەم وڵای پەیامم بۆ هەموو کوردانی بەریتانیا خاصەتەن بۆ هەموو ئافرەتانی کورد لە بەریتانیا یەکەم کات یەکەم هەنگاو کە ئەگەن یەکەم ڕۆژکاگەنە بەریتانیا ئەو شتانی کە باسمان کرد بەدەر لەو مۆزوعانەی کە باسمان کرد خوێنن ئیشکردن قەت لە یاد نەکەن قەت پشتگوێی نەکەن قەت بێخەمی لێ نەکەن چونکە زمانێک کە ئێمە هاتین خوێنی ئینگلیزی بە لێرە ئەڵەن کورد ئەڵێن بە فریە بەبێ بەرامبەر بوو بەڵام ئێستا ئەزانم خوێندنەکان هەمووی بەرامبەری خراوەتە سەر و بەرامبەرێکی زۆریشە کەرکێکی زۆرە خاتە سەر پیاوە کە خاستنە ئەو ئافرەتانی وەکو من بە ویزەی زەواجێن بەڵام قەت بێخەمی لێ مەکەن پشتگوێی مەکەن بەڕاستی پیاوانی کوردیش زۆر مانون زۆر هیلاکن ئەبێ شان بەشانی ئەوە هەموو لەوێ کارمان کردووە ئیتر چ کاری دەرەوەمان کردبێ چ کاری ماڵەوەمان کردبێ چ بە خۆبەخشی لە کوردستان کارمان کردبێ چ بە بەرامبەر کارمان کردبێ لێرەش پێویستە بکەوینەوە سەر قاچی خۆمان دەستخۆشی لە هەموو ئەو ئافرەتانە ئەەکەم هەمویان ماندوون ئەگەر ئیشێکی دەرەوەژ نەبێ بە بەرامبەر ئیشی ماڵەوەمان بەڕاستی یەکێک لە زاناکان وێستە لە یادم نییە ئەڵێ ئیشی دایک زۆر گوناحە مامۆستا دکتۆر عەبدولواحیدیش بوو ئاماژەی بەوە کرد ئەڵێ دایک زۆر گوناحە باوڵ ئیشەکانی هەمووی دیارە کە ئەڕات و یەتەوە 10 سەعات ئیشی کرد و بەرامبەرێکیشی هەیە بەس دایک لە بەیانی و هەتا ئێوارە هەموو ئیشەکانی کە ئیکات و دیسان دووبارە ئەبێتەوە خواردنەکە ئەخورێ قاپە پاکەکان پیزە بێتەوە وەڵحاڵ بەڵام هەر ئەبێت یعنی هەوڵێکی وا بین لەسەر پێی خۆمان دیسان بۆستینەوە هیچ ئاسان نییە زۆر قورسە بە دوو بە کالۆریۆسۆکە 16 ساڵ پێش ئێستا هاتوومەتە ئێرە زۆر هەوڵمان بوونم ماوە هەتاکو ئێستا توانیومە بکەومەوە سەر پێی خۆم توانیومە ئیشت بەدەست بێنم توانیومە بخوێنم لە بواری خوێندنەکە کۆتا ساڵی زانکۆمە بەڵام لەگەڵ ئەوەش هەر ئەبێت ئینسان ماندوونە ناسانە هەوڵ باو ئیتر هەشتێکی شۆک و جەنابەوە سوور بێ لەسەری بەڵێ بێگومان سووربی لەسەری توانی بە ئامانجەکانە بگەین ئەمە سپاسی بەڕێز دەکەین خۆشحاڵ بووین ئەمڕۆ میوانی بەرنامە تایبەتەکانی کەناڵی بیکەیفۆ بووی خۆشەویستان سپاس بۆ دانیشتنتان بە دیار ئەم بەرنامە تایبەتەوە لەگەڵ خات و هێرۆ ئەزمموی خانمێک کە لە سەرەتاوە چۆن هاتوو و چۆن دەستی پێکردووە خستمانە بەردیدەی ئێوە
قورسایی لەسەر شانی دایک و باوکەیە لە هەر شوێنە بێ. بە هیوادارم هەر یەک لە ئێوە هەر ئەزمونێکتان هەیە پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئێمە بتوانین ئەزمونەکانی ئێوە بیگۆزینەوە. سپاس بۆ خاتوهێرۆ کە ڕێیەکی زۆر دووری بڕیوە و هاتۆ بۆ ئێرە و شانازی پێواکەین. دووبارە سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون تا بەرنمەیەکی کە لە کەناڵی بیکەیفۆ. خی گەورە ئاگای لێتان بێ و ماڵاوە. کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی بیکەیفۆ.